بێگومان خی گەورە بە شازێکی زۆر جوان وەرزەکانی بۆ ئێمە ڕێخستووە لە هەر وەرزێکدا کە بابەتێک پێدەگات لە سەوزە و میوەکان گرنگی بۆ جستەی ئێمە هەیە لە وەرزی هاوینێشدا چونکە جۆکەی گێرمە و ئاوی لە شکەم ئەکات و پلەی گەرما بەرزە ئەو میوە سەوزانەی کە لەم وەرزەدا هەن ڕێژەیەکی بەرزی ئاو ڕیشال لە پێکاتیاندا هەیە جا ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتانی بەتایبەت میوە سەوزەکان کە لەم وەرزەدا پێدەگەن شێوازی بەخێوکردنیان و پاراستنیان لە پلەی گەرمی بەرز و تیشکی خۆری زۆر ئێمە چۆن بیان پارێزین وەروەها شێوازی ئاودانی میوە سەوزەکان لەم وەرزەدا پێویستە چۆن بێ بەتایبەت بۆ جوتیارەکان و ئەوانەی کە باخیان هەیە یاخود بەرهەمەکانیان لە پێگەیشتندا پێویستە چۆن ئاگاداریان بن بۆ ئەوەی ئەو بەرهەمەی کە دێتە بەرهەم با کوالەتێکی بەرز و بەرهەمێکی تەواو خۆماڵی و تەندروست بێت ئەمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری حەمید ئیسماعیل جوتیاری نمونەیی کە لە ستودیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمان دەبێت سڵاوت لەبێ کاک حەمید سپاس دەکەین کە لەگەڵمان دایت و بەسێکمان بۆ بکە سەرچالەوەی کە ئایا لەم وەرزەدا و یاخود لە چەند هەفتەی داهاتوودا ئەو میوە و سەوزانەی کە پێدەگەن چ جۆرەکەن سڵاو لە بڕێستان و سڵاو لە سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵەکەتان بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێستا وەرزی پێگەشتنی میوەکانە بە تایبەتی لەلای ئێمە کاتی پێگەشتنی ترێیە و بەرهەمەکانی کە وەکو خەیار و تەماتە و کوولەکە و ئەم بەرهەمانە بەڵێ کاک حەمید کەشوهەوای ئێمە وڵاتی ئێمە گونجاوە بۆ بەرهەمی میوەکان بۆ بەرهەمی سەوزەکان بەدڵنیاییەوە لەلای ئێمە کەشوهەوا زۆر گونجاوە و ئەتوانین بڵێن ناوچەی کوردستان بە تایبەتی دەشتی شارە زۆر جەبێکی زۆر لەباریە بۆ بەرهەمەکان کاک حەمید ئایا شێوازی گرنگی پێدانی میوە و سەوزەکان و ئەوانەی کە باخیان هەیە و دانەوێت بەرهەمەکان بەرهەمێکی باش بێت لە وەرزی هاویندا پێویستە چۆن بێت و جیاواز لە وەرزەکانی دیکە لە وەرزی هاویندا پێویستە جوتیاران زیاتر ڕووبکەن بە خزمەتکردنی زیاتری باخەکانیان و بە تایبەت لە ئاودێراندا و شێوازی ئەو حەشەرات و ئەو نەخۆشیانەی کە تووشی دارەکان دەبێت چاودێریکی زیاتری دەوێت بە تایبەت لە کاتی ئاودێراندا تایبەتمەندی خاصی خۆی هەیە بۆ هەر ناوچەیە گۆڕانکاری لەو شێوازە هەیە کە هەیە پێویستی بەوەیە کە زیاترین ئاو بدرێت ببورن من دەنگەکە زۆر دەنگ ئەیاتەوە و تۆزێ نازانم دەنگەکە باش ناگا بە یارمەتی و عەفو میوادارین هاوکارانمان لێ گرفتە چارەسەر بکەن یاخود ئەگەر گرفتێکە لێرەیە کاک حەمید پێم خۆشە بۆمان باسکی کەسێک کە شوێنێک پارچە زەویەک یاخود ئەوێت نیەتی هەیە باخێکی لێ دروست کات گرنگترین ڕێنمایەکان چین بۆ ئەوی کە باخێکی نمونەی باخێکی جوان کۆمەڵێک میوەی جۆرا و جۆر بوونی هەبێت لە باخەکەیدا پێویستە ڕەچای چی بکات لە سەرەتاوە ئەبێت چی بکە بۆی کە ئایا کەشوهەواکەیە یاخود ئەو شوێنەیە کە تیایدا گونجاو بێ بۆ چ جۆرە میوەیەک دەبێت بۆی کە بای تووشی زەروزیان نەبێت سپاس بۆ خۆرە ئێمە لە هەرێمی کوردستاندا چەند شوێنێکمان هەیە و ئەو شوێنانە هەرێکی ناوچەی خۆی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە باسی گێلاس بکەین گێلاس لە ناوچەی هەڵەبجە بۆ ئەوەی ئەو پلە گەرمانی کە ئەو پلەی سەرمایی بەستنەی کە پێویستێتی لە هەڵەبجە نییە لەگەڵ ئەوەشدا لە هەورامانی خۆماندا ئەتوانین بڵین گوێز سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێناوە هەر ناوچەیەک و بۆچوونی خۆی هەیەەوە تایبەتمەندی خۆی هەیە لە میوەکاندا لە ناوچەی شارە زووری ئێمە ترێ زۆر سەرکەوتووە لە هەڵەبجەی خۆماندا هەنار زۆر سەرکەوتووە پێویستە بەوەی کە هەر ناوچەیەک و ڕەچاوی ئەو میوانە یان ئەو میوەجاتانە بکە کە لە ناوچەکەیدا سەرکەوتنی بەدێزێناوە پێشوەخت کاک حەمید ئەگەر بۆ مەسەلەی خاک ئەو جۆری خاکە تا چەند ئەبێت ئاگاداری ببزانێت گونجاوە بۆ ئەم میوەیە لەگەڵیشیدا بزانێت ئەو ناوچەیە بوون نە پلەی گەرمی زۆ بەرزە بۆ منە لەوانەیە شارە زور و هەڵەبجەوانە
لەبەروی کە پلەیەکی گەرمی زۆر بەرزیانی لە وەرزیانیدا بۆ گوێز لێ بەرگە نەگرێت گوێز لێ پەروەردە نەگریان هەر شتێکی دیکە ئەمە تا چەند گرنگە جوتیار ڕەچای ئەمە بکەیان خود هەر کەسێکە لەوانە شارەزایی نەبێت لە دروستکردنی باخدا بە دڵنیاییەوە خاک سەرچاوەیەکی ئەساسیە بۆ ئەوەی پێش ئەوەی باخەکە دابمەزرێنی بتوانی ئەو باخە پەحس بکرێت و لە ڕێگەی توێژینەوەکانەوە یان ئەو دائیرانەی کە پەیوەستن بە خاکەوە بتوانی جۆری خاکەکە بەریەوە بتوانی بزانی کە شێوازی ئەو خاکەوە ئەو پێکاتانەی کە لە خاکەکەدایە بۆ ئەوەی دوای ئەو ڕەنجومانوبوونەی کە ئەو جوتیارە ئەیکێشێ لەگەڵ خاک بزانێت چ بەرهەمێک بەرهەم دەیەنێت بۆ نمونە ئێمە لە ناوچەی خۆمان چەندین بەرهەم سەرکەوتنی زۆر باشی بەدەست هێناوە سپاس بۆخوا بە تایبەت لە هەنار لە ترێ و لە سەوزەمەنیەکان هەموو زۆربەی زۆری سەوزەمەنیەکان سەرکەوتنی باشی بەدەستهێناوە بۆ نمونە ئەگەر باسی 20 ساڵ لەمەوە پێش بکەین ئێمە لە دەشتی شارەزور چەند ناوچەیەک هەبوو شووتی تا بکرێت بەڵام سپاس بۆخوا ئێستا ئێمە ناوچەیەکی بەرفراوان لە دەشتایەکانی شارەزور و کوردستاندا شووتی دەکرێت و بۆ بەرهەمەکانی کەژەروەها کاک حەمید ئایا شێوازی ئاودانی بەرهەمەکانی وەرزی هاوین پێویستە چۆن بێت چونکە هەندێک جوتیار هەیە لەوانەیە تازە بنیاخۆ شارەزایەکی باشیان نەبێت لە ئەزمموی خۆتەوە پێویستە شێوازی ئاودان لە وەرزەدا چۆن ڕێک بخرێت و لە چ کاتێکدا ئاوی بەرهەمەکان بدرێت لە ڕاستیدا هەر بەرهەمێ بۆ بەرهەمێکی کە گۆڕانکاری تێدایە و جۆری ئەو بەرهەمەی کە پێویستی بە ئاودانی زیاترە یان کەمترە بەڵام زیاترین و چاکترین کات بۆ کاتی ئاودان کاتە پێنکەکانە کە بتوانێت زیاترین ئەو نەمامە یان ئەو بەرهەمە ئیسپادەیەکی زیاتری لێ بکە بۆ نمونە ئێمە لە لای ئێمە نەمامی ترێیان ڕزەکان لە 3 ڕۆژ جارێکە ئاوی دەدەین لەم کاتەداوە جاری وهەیە وای لێت 5 ڕۆژ جارێک ئاو ئەدرێت و بەرهەمەکانی کە هەرێکی بەپێی بەڵێ دیارە لەوانەی گرفتی لە پەیوەندیەک و ئاوی کەمتری بۆ کرێت ئەو گەڕایە ئەمیا دەست شاو خۆش بێ بۆمان باسکی لە ئێستادا بوون جەنابەت لە هەڵەبجە و لەوێیت لەو شوێنیت لەوێ چ شتێک لەبار جگە لە هەنار ئایا دەکرێت میوەی دیکە بچێنرێت وە پێویستە ڕەچای چی بکرێتەوە قەیسیە قۆخەیان هە شتێکی دیکە جۆراجۆری میوە ئایا لە نێو یەک باغدا دەکرێت لە تەنیژێکا چەند میوەیەک چەند نەمامێکی میوە بنێژرێت و بۆی کە میوەیەکی سروشتی لێ بەرهەم بێنرێت لە ڕاستیدا ئەگەر بگونجێت باخێک بکەیت تەنها بەرهەمێکی تێدا بێ باشتر لەوەی کە چەند بەرهەمێکی تێدا بێ بەڵام بەهۆی ئەوەی کە جوتیاری ئێمە ئەو زەویانەی کە بەدەستیانەوە بەهۆی ئەوەی کە عەقدە زەراعەکان کەمن بەعام لە ناوچەکانی ئێماندا وای لێ هاتووە کە جوتیارێک ئەڕوا باخێکی ترێەکە هەنار و قەیسی و قۆخ و چەندین بەرهەمی کە ئەناژێت ئەمە بن بەڕای من شتێکی زۆر باش نییە و بتوانرێت ئەو جوتیارە ئەگەر باخی هەناری کرد بتوانێت باخی هەنارێکی گەورە بکە و بە چواردەوری باخەکەی کتاب بتوانێت یان زەیتون یان ترێ ڕەز بناژێت ئەمە باشترین سەرکەوتنی ئەبێدەوەی کە نەمامێک لە پاڵ نەمامێکا هەرێکی جۆرە نەمامێک بێ بەڕاستیەوە تەسەورەکەم هەم بۆ جۆری نەخۆشیەکان و هەم بۆ جۆری ئاودانیان فەرقی زۆرە بۆ نمونە ئێستا ئەگەر نەمامی پستق بناژی پێویستی بە ئاوی زۆر کەماوە ئەگەر نەمامێکی قەیسی بناژی پێویستی بە ئاوی زۆرترە ئەگەر تۆ لە نزیک بن تۆ ئەو وەختە مانوبوونێکی زیاتر یان ئەو تووشی تەعەفون و خراپی دەبیان ئەم پێویستی بەوەیە کەم ئاوی پێ بگات کاک حەمید ئەو نەخۆشی و ئافاتانەی کاڕوو لە بەرهەمەکان و میوە سەوزەی هاوینە دەکات کامانن و پێویستە چۆن باخەوانان خۆیان لێ بپارێزن لە ڕاستیدا نەخۆشەکان زۆرن ئەوەش ئەبێ لە یەکێک بپرسێت کە خاوەنی اختصاسە وەکو ئەندازیاری کشت و کاڵی ئێمە بەهۆی ئەوەی کە لەگەڵ ئەو بەرهەمانە زیاتر تێکەڵین کە لە کێڵگەکانی خۆماندا هەیە بۆ نمونە ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە ترێ و ڕەزەکان بارانێکی زۆر باری نەخۆشی دۆکە و نەخۆشی کەڕوو زۆر هەبوو لە ترێکاندا کە ئەوە پێویستی بە متابعەی زیاتر هەیە و ڕتوبەتی زیاتر
وەشەی زیاتر ئەو نەخۆشیانە دروست ئەکا. هەم نەخۆشیەکان زۆرن و جۆری نەخۆشیەکان زۆرن ئەوە پێویستە بەڕاستی ڕەچاوی ئەو شتانە بکرێت لە چەند دقەیەکی وەکو ئێستا ناتوانانی تەشخیص بکەیتە سەر ئەو نەخۆشیانەی کە هەیە بەڕاستی. حەمید قورسترین و ناسکترین بەرهەم چییە کە پێویستی بە چاودێرێکی ورد هەیە پێویستی بۆ یەکە جوتیار یاخود باخەوان وردتر ئاگای لەم جۆرە درەختە بێت؟ بەدڵنیاییەوە هەموو بەرهەمێک تایبەتمەندی خۆی هەیە و هەموو بەرهەمێک خاصەتی خۆی هەیە کە لە چەند جۆرێکەوە ناسکی هەیە. بۆ نمونە ئێمە شلیکمان هەیە لە کاتی ئاودانەکە دیا ئەبێ کە ئاودانەکانی زۆر منتەزەم بێ لە کاتی ئەوەی کە تووشی نەخۆشیەکان ئەبێ زوم کافحای بۆ بکرێت و بتوانی چاودێری بکرێت. هەر بەرهەمێک خاصەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە خەیار ئەگەر چاودێری زۆر وردی نەکرێت و لە چەند ڕۆژێکدا ئەو خەیارە گەورە کە ئەیبینی لە چەند ڕۆژێکی کەمدا ئەمرکێتەوە. ئەمە پێویستی بەوەیە کە زیاتر خزمەت بکرێت و چاودێری بکرێت. کاک حەمید ئایا جیاوازی هەیە لە کاتی لێکردنەوەی بەرهەمەکان کاتێک بەرهەمەکە پێ ئەگابوون لە بەرهەمەکە لە ئێواراندا لێک بکرێت و یاخود لە بەیانیان زوودا بۆ ئەوەی کە بەرهەمەکە زیاتر بمێنێتەوە و تەکچون ڕووتێنەکە لەمڕۆ جیاوازی هەیە؟ بەدڵنیاییەوە ئەگەر بکرێت بەرهەم هەمیشە لە کاتی بەیانانێکی زوودا لێ بکرێتەوە و بە زووترین کات بگاتە عەلوەکان یان بگاتە دەستی کڕیار زۆر باشترە بێت لە کاتی گەرما بە هیچ جۆرێک ئەو بەرهەمەی کە لێی دەکەیتەوە ئەو سەرکەوتنەی تیا بەدەست نایانی و بەرهەمەکەت بەرەو خراپبوون دەڕوا. بەڵێ کاک حەمید پرسیارێکی زۆر باوکەم دڵنیام چەندین جار ئاراستی جەنابەت کراوە تام و چێژی میوەی جاران لەگەڵ میوەی ئێستا یعنی ئەو میوەی کە لە بازاڕایکرین من ئاتومەتە ئەو کێڵگەی جەنابیشت تام و چێژی ئەو میوەی جەناب تو مەسەلەن لە نێو بازاڕیشتا زۆر جیاوازە هۆکارەکەی دەرمانە هۆکارەکەی کەشوهەوایە بۆچی ئەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا ئێستا کشتتوکاڵ بەرەو پێشچوونێکی زۆر گەورەی بەخۆیەوە بینیوە لەگەڵ ئەوەشدا کە باسی ئەم پێشکەوتنەکەی لە بواری کشتتوکاڵدا لە ڕاستیدا سلبیات و خراپەی زۆر هەیە. ئەگەر باسی لێ بکەین بۆ نمونە چەندین پەینی کیمیاوی هەیە کە گەشەیەکی خێرا ئەدا بەو بەرهەمانە و وای لێ دەکات لە تام و چێژی ئەو بەرهەمە تام و چێژەکەی ئەو تام و چێژەی جارانی نەبێ وەکو ساڵانی هەشتاکان یان پێشوەخت بەڵام بەرهەمێکی ڕەونەقدار و جوان و گەورە و زیاتر دەیاتێ. بەڵام ئێمە سوپاس بۆخوا لە کێڵگەی کوردستان توانیمانە تا ڕادەیەکی زۆر باش بەرهەمێکی ئۆرگانیک پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست بکەین و ئەو گەشتیارە خۆشەویستانی کە سەردانی کێڵگەکەمان دەکەن هەمیشە هەم لە تام هەم لە چێژ توانیوانە بە حکمی ئەوەی کە پەینی کیمیاوی زۆر بە دەگمەن بەکارئێنین و ئەحتیمالمان کردوتە سەر ماسیەکانمان کە پاشەڕووی ماسیەکان بەکارئێنینەوە بۆ بەرهەمەکانمان ئەو وای کردووە کە تام و لەزەتی ئەو بەرهەمانەی کە لە کێڵگەی کوردستان هەیە تام و لەزەتێکی جیاوازی هەبێ و گەشتیار لە مانگێکدا چەند جارێک سەردانی کێڵگەکە بکاوە لەو بەرهەمانەی ئێمە بەرێتەوە لەگەڵ خۆی. باشە بەپێی ئەزمموی خۆت نیشانەکانی پێگەشتنی بەرهەمەکان چین چکە زۆر جار دەبینین کە لە بازارەکاندا بەرهەمێکی زۆر جوان هەیە بە ڕووکار بەرهەمێکی زۆر تەواو واستەکەی پێگەشت و بەڵام لە ناوەوە بەرهەمەکە بۆ شێوازە نییە. بەدڵنیاییەوە کەشوهەوا تەسیرێکی زۆری هەیە لەسەر بەرهەمەکان. بۆ نمونە ئێمە پارساڵ لەم کاتەدا کە قسە لەگەڵ بەڕێستانەکەین ترێمان بە تەواوەتی پێگەشت و بەڵام ئێمە ئێستا گەشتیاران کێن تا ئەم کاتش تەنها بەرسیلە ئەبەنەوە لەگەڵ خۆیاندا بەهۆی ئەوەی ئەم گۆڕانکاری جەوەی کە دروست بووەوە ئەم ساڵ تقریبان حدودی 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ بەرهەم بە مستەوای عامی هەموو بەرهەمە کشتتوکاڵەکان دواکەوتووە و وەکو لە سەرەتادا باسم کرد لە ڕاستیدا ئەتوانین باسی ئەوە بکەین کە بڵێن پەینی کیمیاوی یان ئەو دەرمانانی کە ئەدرێت لە بەرهەمەکان تەسیراتی خۆی ئەبێت هەرچەندە سوپاس بۆخوا ئێمە بە هەر جۆرێک کە باسی ئەەکەین بەرهەمی ناوخۆی خۆمان لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی جۆریەوە بە هەموو جۆرێک لە بەرهەمی دەرەکی زۆر باشترە و ئەو بەرهەمانەی کە ڕەونەقدارە و زۆر جوانە لە بازاردا زۆربەی زۆری بەرهەمە دەرەکیەکانن لە دەرەوەی سنوور دێتەوە هەرێمی کوردستان. بەڵێ کاک حەمید سەبارەت بە
ساغبوونەوەی بەرهەمی ناوخۆیی هاوردەکردنیە و بەرهەمانەی کە هەن یاخود دەرکێشە و گرفتێک بۆ جوتیا لە ئێستادا چییە بۆی کە بەرهەمەکەی ساغ بێتەوە یان بوونی هاوسەنگی لەو خرجی کە لە باخەکەیدا سەرفی کردووە ئەو دەستکەوتی کە لە بەرهەمەکەی دێتەوە پێم وابێت نا هاوسەنگیەکە بێ لەوانێ زۆر جار بێتەمایی زەرر بووی هەندێک جار ینی لە ڕاستیدا نەک هەندێک جار زۆر جار و بگرە هەموو ساڵێک ئەو کێشەیە دروست بووە ئێمە سپاس بۆ خوا وەکو یەکەمین هەفتە بازاری کشتتوکاڵی کە زیاتر لە 6 ساڵە هەفتە بازاری کشتتوکاڵیمان کردوێتەوە و ئێمە خۆمان خاوەنی بیرۆکەی یەکەمین هەفتە بازاری کشتتوکاڵی لەسەر ئاستی عێراق توانیمانە دوای ئەو چەقبەستووەی کە بەرهەمەکانمان لە ناو کێڵگەکاندا چەقی بەستوو بە هیچ جۆرە نەئەفرۆشرا بۆ نمونە ئێمە بەرهەمێکی زۆرمانە بردە عەلوەکانی سلێمانی و هەولێر و بەغداد لەو کاتەدا بەرهەمەکانمان نرخێکی زۆر کەمی ئەکرد بۆ ئێمە تێچووی کرێکارەکەی دەرناکردەوە وامان لێ هات کە خۆمان کێڵگەکانمان بکەینەوە بە ڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا بەرهەمەکانمان نەک بە نرخی عەلوەکانیان بازارەکان بە نرخێکی کەمتر بەڵام لەو نرخە باشتر کە لە بازارەکاندا دەفرۆشرا سپاس بۆ خوا توانیمان سەرکەوتنێکی زۆر باش بەدەست بێنین هەرچەندە تا ئێستا ئێمە نەگەشتوینەتە و ئاستەی کە بڵین لە 100 بەرنەمەکانمان لە کێڵگەی خۆماندا سەر بکەین بەڵام سپاس بۆ خوا توانیمان لە 160 بەرهەمەکانمان لە ناو خودی کێڵگەکانمان یان ئەو کڕیارانەی کە لە کێڵگەوە بەرهەمەکان و ئێمە داوا ئەەکەین لە سەر جەمجوتیارانی هەرێمی کوردستان کە بتوانن ئەم بیرۆکانەی ئێمە کە ساڵانێکی زۆرە ماندوو بووین پێوەی و لە ناو کێڵگەکەماندا کێڵگەمان کردوتەوە بە ڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا و هاوڵاتیان مستەفید بوون لەم بیرۆکەی ئێمە هەم بە نرخێکی کەمتر بەرهەمەکان گەشتۆ بەدەستیان و هەم بە کوالەتیکی زۆر بەرزتر گەشتۆتە دەستی هاوڵاتیان داواکارین لە جوتیاران ئەگەر بەرهەمەکەی نافرۆشرێیان قەتیزماوە لە کێڵگەکەیدا دەتوانێت ئەم بیرۆکەی ئێمە بەکاربێنێ و هەفتە بازاری کشتتوکاڵی لە کێڵگەکەی خۆی بکاتەوە و جوتیا هاوڵاتی بێتە ناو کێڵگەکەی بەدەستی خۆی بەرهەمەکان لێ بکاتەوە بۆ ئەوەی ڕوبڕووی زەرەر نەبێتەوە. زۆر باشە لە کۆتاییدا ئەگەر لە ماوەکی کووردا پێمان بڵێ لە ئەزمموی خۆتەوە لە ساڵانی ڕابردوودا چ شتێک پێویستە کە جوتیاران و باخزایەکان لەم وەرزەدا و لە وەرزی گەرمادا ئاگاداری بن چییە؟ وڵاهی ئاگاداری گۆڕینی جەو هەوا بن لەبەر ئەوەی گۆڕانکارێکی زۆر گەورە ڕوبەڕووی ناوچەکانی ئێمە بۆتەوە و ئەمەوێ لێرەوە هەلێ بقۆزمەوە کە بۆ هاوڵاتیانی خۆشەویست کە بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ لەبەر ئەوەی ئەم هەموو کێشە و دەردەسەری کە تووشی ئەم خەڵکە بووە لە ئێمە خۆمان لە بوارەکە داینەوە چەندین خەڵک ئەبینین کە چ بەرهەمێکی پیس لەو دیوی سنوورەوە ئێنێتەوە ناو هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ بۆ ئەوەی بە هەمومانەوە ئەم بتوانین ئەم وڵاتە سەر بخەین و بتوانین بەرهەمێکی زۆر پاک پێشکەش بە هاوڵاتیانی خۆمان بکەین چونکە ئێمە ئەمەی لەم هەرێمە ئەژی و ئەم خەڵکی کە لەم هەرێمە دەژی لە کۆتاییدا هەمووی خزم و کەسوکار و دۆستی ئێمن بۆ ئەوەی کەمترین نەخۆشی تووشی ئەم خەڵکە بێت و بگەڕێنەوە بۆ سەر سفرە و خوانی کوردایەتی. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک حامید ئیسماعیل جوتیاری نمونەیی ماندوومان کردی لەوانێت جەوەکە تۆزە گەرم بوو بێ زۆر سپاس کە ئەم دەرفەتت بە ئێمە بەخشی.